بسم الله الرحمن الرحیم. عەرزی سڵاو و ڕێزم هەیە لە خزمەتی ئێوەی خۆشەویست بینەرانی کەناڵی پەیام. ئەمن ڕێبینی ڕەزاییم لە دایکبووی شاری سەقز لە ساڵی 1986 زاینی و هەروەها ساڵی 1365 هەتاوی دانیشتووی شاری سەقزم و چالاکی کاروباری قورئانی و مەسائلی ئەزان و هەروەها داوەریکردنی مسابقاتی قورئانم. ئەمن بە عنوانی دادوەرێکی قورئانی و داوەرێکی مسابقاتی قورئان لە شاری سەقزە ئەتوانم بڵێم کە بە عنوانی جوانێک بە فەزلی خوای گەورە توانیمە لە چەندین دەورەی مسابقاتی قورئانە داوەری بکەم لەم شارە. داوەریکردنی مسابقاتی قورئان بەڕاستی ئەرکێکی گەورەیە و زۆربەی وەختەکان ئەو کەسانەی کە بە عنوانی متەسابق دێن شرکەتەکەن لە مسابقاتانە ئیعتراز ئەکەن، پیان وایە کە ئەو کارەی کە کردویانە، ئەو قەرائەتەی کە کردویانە، یا ئەو بانگەی کە وتویانە، یا ئەو مسابقەی حیفزە کە داویانە، هەر مسابقەیە کە شرکەتیان کردوێ پیان وایە کە خۆیان زۆر باش بوون، بەڵام چونکە عیب و ئیرادی کاری خۆیان لە ئەو بوارەوە کە شرکەتیان کردووە نایزانن و ئێمەی داوەریش لە وەختی مسابقاتە دەرفەتی ئەومانە نییە کە بە تەکتەکی ئەم متەسابقینانە عەرزکەین کە ئشکاڵی کارەکەیان لەکوایە. زۆربەی وەختەکان متەسابقین ئیعترازهای ئەکەن و ئەمە یەکێ لە شتایەکە کە کاری داوەری ناخۆشەکات. بەندە لە بواری سەوت و لەحن و داوەریم کردووە. داوەری مسابقاتی قورئان معمولاً چوار بەشە: بەشێکی وەقف و ئیبتیدایە، بەشێکی سەوت و لەحنە، بەشێکی سەوتە، بەشێکی لەحنە، بەشێکیشی تەجویدە. و ئەڵبەتە لە مسابقاتی حیفزیشا بەشێکمان هەیە بە ناوی سەحەتی حیفز کە ئەمن کە لە خزمەتانم لە بواری سەوت و لەحن و خوای گەورە لیاقەتمانی داوە کە بتوانین لە خزمەتی دانیشتوانی شاری سەقزا بین و داوەریان بکەین. و ئەتوانم بڵێم کە لە بواری سەوت و لەحنیەوە ئەو شتێک کە زۆر زۆر مهمە، یەکدانە شرکت کننده لە مسابقاتی قورئانە بیزانێ ئەوەیە کە ئاشنایەتی بێ لەگەڵ دەستگاهای قورئانیە، نەغەماتی قورئانیە. ئەم نەغەمات و دەستگانە حەودانن کە ئەگەر بە تایبەتی ئیسە من زوو ناویان ببەم: دەستگای بەیاتە، دەستگای ڕەستە، دەستگای سەبایە، دەستگای نەهاوەندە، دەستگای حیجازە، دەستگای عەجەمە. و ئەتوانین بڵێن کە ئەم دەستگانە خۆیان هەر کامێ لەم دەستگانە خۆیان سێ مەرحەلەن: مەرحەلەی قەرار، مەرحەلەی جەواب و مەرحەلەی جەوابی جەواب. هەر کام ئالەم مەرحەلانە کە ئێمە باسێکین لە یەکدانە دەستگا دیارە ئاهەنگێکی خاصی خۆیان هەیە و تایبەتمەندی خۆیان هەیە. جا هەدەف لەم دەستگانە چییە؟ ئێمە ئەبینین کە لە وەختێ کەسێ دێ قورئان خوێنێتەوە، بالفەرزی مثال وەختێ ئایاتێکی قورئان خوێنێتەوە کە باسی جەهەنەمەکات، ئەم قاری قورئانە نایە ئەم ئاياتی جەهەنەمە بە شێوازێکی خۆش بخوێنێتەوە، شێوازێکە دڵی ئینسان شادکە. ئەم ئاياتە معمولاً بە حوزن و ئەخوێنێتەوە، معمولاً جۆرێ ئەیخوێنێتەوە کە تەئسیرێکی زۆر زۆر زۆرتری ببێت بەو شێوازە کە ئەیخوێنێتەوە. بەڵام وەختێ باسی بەهەشتەکە قورئان و ئەم ئاياتە باسی بەهەشتکەن، ئەو قاری قورئانە نایە لە دەستگایە ئیستفادە بکا کە دەستگاکە حوزنی زۆرە، ناڕەحەت کنندەیە، ئینسان ناڕەحەتەکە، ئینسان ئەباتە خۆیەوە. ئینسان وەختێ کەسێ قاری قورئانە بۆ وتنی یەکدانە ئایە کە بەشارەتی تایە قەتعەن بە بەشارەت و قورئانەکە ئەخوێنێتەوە. ئێستا ئێمە من ئەتوانم لێرە هەر چەند نمونەیەکی چکۆلەتان عەرزکەم لە ئاهەنگی دەستگاکانە. ئێمە دەستگای مەسەلەن دەستگای ڕەست دەستگایەکە کە ئاهەنگێکە، نەغمەیەکە کە زۆر شێوازێکی خۆش و شێوازێکی هەیەجانێکی زۆری تایە و معمولاً قاری قورئانەکان
دێن لەم دەستگا بۆ خۆشحاڵکردن و بۆ بەشارەتداین بە مسلمانەکان ئیسفادەی لێەکەن معمولەن وایە بەڵام دەستگایەکی وەکو حجاز زۆر حەزینە زۆر کەسێ BBC ئەگەر ڕێزەیە بچێتە ناو عمقی واقعا معنای قورئانەکە بەڕاحەتی ئەتوانێت دەست کاتە گریان یعنی تا ئەو حەدە ئینسانە باتە ناو خۆیە و ئەو وەختە شتێکی تر کە لێرە من عەرزم کردن وتم هەر دەستگایە سێ مەرحەلەی هەیە ئەم مەرحەلانە مەرحەلەی قەرار و جەواب و جەوابی جەواب ناوەکەیان ها بە خۆیان و ینی مەرحەلەی قەرار ئێمە دین ئەو مەفهومە ئەو ئایەی قورئانە باتەوەجوه بەو ئایە باتەوەجوه بە مەفهومەکە دین دەستگایە ئینتخابەکەین ئەڵێن ئەم دەستگا باسی خۆشیەکەکە باسی شتێکەکە کە باتەوەجوه بە ئایەتی قورئانەکە وەختی ئینتخابمان کرد دین لە مەرحەلەی قەرارەوە دەست پێ ئەەکەین ئەڵێن ئەمە مەرحەلەی قەرارە مەرحەلەی قەرار ئەگەر من لێرە تەوزیحی بدەم بۆتان یعنی هەر خۆشم بۆتانی بخوێنم مەسەلەن مەرحەلەی قەراری دەستگای حجاز من لەسەر ئەم ئایە قورئانە لە سوورەی مبارەکەی ئینفتارە بۆتان ئیجرا ئەکەم سوورەی ئینفتار ئایەکی تایە ئەفەرمێ یا ئەیوهە الئینسان ما غەڕەکە بڕەبیکە الکەریم ئەم ئایە ئەڵێ ئەی ئینسان تۆ بۆچی بە نسبەتی خوای متعال بە نسبەتی خوای خۆت بۆچی غەڕا بووی بۆ مەغرور بووی لێرە ئەم ئایە باسەکەی وایە کە هشدارەدا بە ئینسان جێی خۆیەتی ئینسان خەبەری بێتەوە کە وا ناوێ لەم خەوی غەفڵەتە بێ ئەوەیە کە ئێمە دین مەسەلەن لە دەستگای حجاز ئیستفاداکەین بۆ وتنی ئەم ئایە دەستگای حجازیش مەرحەلەی قەرارەکەی ئابم شێوازەیە کە ئەڵێن يا أيها الإنسان ما غرك بربك الكريم ئەمە لێرە مەرحەلەی قەرار یعنی مەرحەلەی ژمارە یەکی دەستگای حجاز بوو ئەلعان من مەرحەلەی ژمارەی دووەکەیتان بۆ ئەڵێم هەر ئەو ئایە يا أيها الإنسان ما غرك بربك الكريم ئەمە لێرە مەرحەلەی دوو یا هەمان مەرحەلەی جەوابی دەستگای حجاز بوو و سێومین مەرحەلەیە کە هەر لەم ئایا من عەرزتان کەم و مەرحەلەی جەوابی جەوابە کە ئەمیش بازم بۆ تەئکیدێکی زۆرترە يا أيها الإنسان ما غرك بربك الكريم كمن لآخری ئایەکۆ هەر هاتمۆ ناو مەرحەلەی قەرار جا مەرحەلەی جەوابی جەواب یەک خاسیەتی هەیە قەرار نییە کولی ئەو ئایە کولی ئەو نەفەسەوە ئەو قاڕی قورئانە یا ئەو تەرتیلخانە ئەی خوێنێ لە مەرحەلەی جەوابی جەوابە بێت تیکەیەک یەک تیکەی چکۆلەی ئەچێتە ئەو جۆ دوای ئەوە دێتە خوارەوە ئەو تیکە تەئسیرێکی یەکجار زۆر ئەتوانێت لەسەر مستەمع دابنێ مەشروط بەر ئەوەی کە ئەو قاڕی قورئانە ئایەکە زۆر جوان ئیجراکە جا هەمووی ئەمانە هەدەف لە هەمووی ئەمانە ئەوە نییە کە یەکدانە قاڕی قورئان خوا نەخواسە وەکو یەکدانە فەردێکە ئاواز ئەخوێنێ سرفەن هەدەفی ئەوە بێ کە قورئان بە دەنگی خۆش بخوێنێتەوە هەدەف لە قەرائەتی قورئان یا تەرتیلخانی قورئان بەڕاستی ئەوە نییە بەڵکو هەدەفەکە لێرە ئەوەیە کە ئەو قاڕی قورئانە ئاشنایەتی یەکجار جوانی ببێ لەگەڵ ئەلحانی قورئانیە کە بتوانێت لە مەجلیسێکە لە کۆبوونەوەیەکە ئەگەر قورئانی بۆ 4 نەفەر خوێندو ئەو 4 نەفەرە لە ئەو قورئان خوێندنەی ئەو تەئسیر وەرگرن و پەیشوێنی قورئان خوێندن بن و پەیشوێنی حەدەئەقەل ئەگەر قورئان خوێندنیش نابن لە ئوموراتی زندگیانە
واقعا قورآنی ڕەفتارکەن و هەمیشە قورآنیان لە یاد نەچێ. هەدەف لە قەرائەتکردنی یەکدانە قاری قورآن بەڕاستی سرفەن ئەوەیە کە ئەو لەحنە خۆشە بۆ ڕزای خوا بخوێنێ و ئینشاءڵڵا وای بخوێنێ کە تەئسیر لە دڵی خەڵکە، ئەوەڵ تەئسیر لە دڵی خۆیان دابنێ، جا ئەمجار تەئسیر لە دڵی خەڵکا دابنێ. چون وایە هەر کەسێک ئەو شتێک کە لە دڵۆ بڵێ قەتعەن بە دڵیش ئەنیشێ. متەئەسفانە من ئەشێ گلەییەکی چکۆلە بکەم لە قاری قورآنەکانی ئەمڕۆیی، یعنی ئێمە لە 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش 40 ساڵ لەمەوە پێش ئێمە قاری قورآنهایەکی هەرە گەورەمان لە دنیا بووە، وەکو ئوستادانی زۆر بەرز، ئوستاد عەبدولمحەممەد عەبدولباسط عەبدولسەمەد، یا ئوستاد مستەفا ئیسماعیل، ئوستاد شەحات ئەنوەر، ئوستاد عەبدولعەزیز حەسان، ئوستاد مێنشاوی بە تایبەت، ئەمانە واقعەن هەسێرەکانی زۆر پڕنووری ئاسمانی قەرائەتن. بەڵام متەئەسفانە ئەلعان ئەبینین قاری قورآنهایەکە لە حاڵی حازرا واردی عەرسەی قەرائەتی قورآنە بن، زۆر تەمەرکوزیان ئاوەتا لەسەر ئەلحانی قورآنیە، لەحنەکانی قورآنی، ئاهەنگەکانی قورآنی، ینی معنایان زۆر جار وێڵ کردە، زۆر جار لیان پرسە ئەو ئایە وا خوێندتەوە یانی چی؟ خۆیان شاید هەواسیان نەبێ، یا لەو لەحظاکە قەرائەتەکە ئەکەن ئەسڵەن هەواسیان نییە کە ئەو ئایە کە خوێندویانە معناکەی چی بووە و بۆچی ئەم لەحنیانە بۆ ئینتخاب کردە. بیشتر مانۆڕ ئەدەن لەسەرەوەی کە دڵیان بەرز بێ و دڵیان خۆش بێ و خەڵک بێژن ئای ئافرین ماشەڵڵا دڵیان چەندێ خۆشە و چەندێ قاری قورآنی باشن. بەڵام متەئەسفانە ڕۆحی نییە، یعنی ئەمە گەورەترین عیب و ئیرادێکە لە قەرائەت قورآنی، قاری قورآنەکانی بە تایبەت ئێرانی. من ئەلعان عەرزکەم من ئەیان بینم ئەیگرم، هەرچەند خۆم عزوێکی زۆر چکۆلم، بەڵام من واقعاً بەوشتە بەو چکۆلەی خۆمە ئەومە پێم زانیە کە قاری قورآنەکان بە دڵ قورآن ناخوێننەوە، زۆربەیان لە زاهری قورآن خوێندنەوەکە گیریان کردە، لەو لە زاهرەکە نەچوونەتە سەرتر، و ئەمە زۆر عیبێکی گەورەیە. ئینشاءڵڵا خوا هیدایەتمان بدا، خوا تۆفیقمان بدا کە هەم منیش و هەمووی ئەو کەسانەی کە لە مەسیری قورآنان ئینشاءڵڵا بۆ ڕزای خوا بێ، هەر کارێ ئەیکەین بۆ ڕزای خوا بێ و بە دڵ ئەو شتەی کە ئەنجامی ئەدەین ئەنجامی بدەین، یعنی بە دڵ کارکەین بەڕاستی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. من ئەموێ لەم بەرنامە عەرزتان کەم کە چۆن بنیامێک ئێوە بە عنوانی ئینسانێکی زۆر معمولیش لە زمینەی کاروباری قورآنیە ئێوە چۆن بانگ بڵێن. ئێمە بانگوتن سەبکی سێ چوار نوع سەبکی زۆر مەشهوری هەیە. ئێمە لە بانگوێژیە سەبکی حیجاز بە لەحنی حیجاز بانگوتن زۆر تەئسیر دائەنێ لەسەر مخاتەب، لەسەر ئەو کەسێک کە ئەیبیسێ. هەروەها دەستگای ڕەست، ئەم دوو دەستگا مەشهورترین دەستگاهایەکن کە یەکدانە بانگوێژانی سەراسەری دنیا ئیستفادەی لێکن بۆ بانگوتن. بەڵام دەستگاهای تریشمان هەیە وەکو دەستگای بەیات. ئیسا من ئەگەر بۆ ئەوەی کە وەخت زۆر لە وەختەکە سەرفەجووی کەم سایەکەم هەر دەستگایەک بە ئێوە بڵێم، هەر لە یواشە بانگەکەی ئیجراکەم کە ئێوە بزان منزوری من لەمانە چییە. مەسەلەن ئێمە ئەلبەتە ئەمێشتان عەرزکەم کە لە هەر نوع بانگداینێ، هەر ئاهەنگێکی بانگداین لە زەمانێکا خۆشە. مەسەلەن لە بانگی سوبحا کەسێگەرێکی بێ بانگی سوبح بدا، نوعێ بانگ خۆشیەکی زۆرتری هەیە بە نسبەت نوعێکی تر. مەسەلەن کەسێ بێوێ لە بانگی سوبحا دەستگای ڕەست بانگ بە خۆش نییە، خەڵک پێی ناخۆشە، خەڵک بەو بانگە شاید زۆر ئەزیەتیش بێ، هەتا هەرچەند بانگوێشتن بۆ ئەوەیە کە خەڵک ئاگادارکەی لەوەی کە هەڵسن بەلای تاعەت و عیبادەتیان. و بەڵام نەوعی بانگەکە ڕایوا هەیە کەسانێکی
کەسانی پیان خۆش نییە ئێمە کەسێکە بانگوێژە ئەشی ئەم شتانە بزانێ. مەسەڵەن بانگی سوبح ئێمە ئەتوانین لە دەستگایەک ئیستفادە بکەین وەکو دەستگای بەیاتی کورد. بەیاتی کورد نوعی ئاهەنگە یا دەستگایەکی ترمان هەیە، ئەڵبەتە ئەمانە دەستگای لە ئەلحانی قورئانیە ناویان بۆ پەیان نەکراوە، بەڵام لە شوێنهایەکی ترا مەسەڵەن بە دەستگای نەوا ناوی لێ ئەوەن. من دەستگای نەوا لە بانگوتنە ئەگە بۆتان ئیجراکەم ئەمە دەستگای نەوایە. الله أكبر الله أكبر. ئەمە لە بەیانی بەئەڵی بەیانی ئەگە ئەم نوع ئاهەنگە بوترێ ئەو مستەمعانە هەرکە گوێی لێ بێ پێی خۆشە. الله أكبر الله أكبر. ئەمە بەڵی بەیانی لە موسیقی سنەتی ئێرانە، ئەم وڵاتەی ئێمە کە ئێرانی ناوە موسیقی سنەتیەکەی نووسراوە، حەوت دەستگای بۆ داناوە و 5 ئاواز بۆ بە عیبارەتێکی ترش بە نەزەری سریەکی تر لە موسیقیدانان ئەڵێن 6 دانە ئاواز. یەکێ لەم دەستگا موسیقیانەی ئێران دەستگای نەوایە. دەستگای نەوا ئەڵێن کە دەستگای نەوا تایبەتمەندی هەیە بۆ کاتێکە خەڵک خەوتون، یعنی لە فاصلەی سەعاتی 12 شەو تا بەر لە بانگی سوبح ئەتا ئەو وەختە کە خەڵک خەویان لێکەوتووە، ئاهەنگی دەستگاینەوە بۆ کەسێک کە خەبەر بێ ئەو ئاهەنگە گوێ لێ بگرێ بەو ئاهەنگە ئارامە بێتەوە. بەڵام هەر لەو کاتە ئەگەر ئاهەنگێکی تر لە دەستگایەکی تر گوێچکە بە شاید بڕێکیش ناڕەحەت بێ، شاید بڕێکیش حتا پی خۆش نەبێت ئاهەنگە. جا ئەم دەستگای نەوا من بۆیە ئەرزتانەکەم بۆ بانگی سوبح خۆشە، چون بەو دەلیلەکە واقعاً بە سورەتێکی زۆر علمی لەسەری کار کراوە. موسیقیدانانی ئێرانی هاتوون زۆر بە سورەتێکی تەخەسوسی لەسەریان کاریان کردووە. بۆ بانگی نیوەڕۆ لە دەستگای بەیات ئیستفادەکەن. من دەستگای بەیاتان ئەلان بۆ ئیجراکەم، جا ئێوە تاقیب بکەن و بزان نەوعی ئاهەنگی دەستگای بەیات ئابەم سورەتەیە بۆ نیمەڕۆ خۆشە. الله أكبر الله أكبر. الله أكبر الله أكبر. ئەمە لێرا دەستگای بەیات بوو. وەختە ئێمە چینە بانگی عەسر ئەتوانین لە بانگی عەسرا هەم لە دەستگای سێگا ئیستفادەکەین، هەم لە دەستگای ڕەست ئیستفادەکەین. ئەڵبەتە لە بانگی نیوەڕۆیشە هەر ئەتوانین لە دەستگای ڕەست ئیستفادەکەین، دەستگایەکی زۆر خۆشحال. ئەمن لە بانگی نیوەڕۆ هەر ڕەست ئیستفادەکەم تمشاکەن بۆ بانگی نیوەڕۆ، هەم نیوەڕۆ هەم عەسر لە بانگی ڕەست زۆر ئەتوانن ئیستفادە بکەن. الله أكبر الله أكبر. الله أكبر الله أكبر. ئەمە لێرە بانگی ڕەست بوو، هەم لە نوێژی نیوەڕۆ ئەتوانی ئیستفادەی لێکی زۆر خۆشە، لەزەت بەخشە، خەڵک لەزەتی لێ ئەوە، هەم بۆ نوێژی عەسر. لە نوێژی عەسرا ئەتوانی دەستگای حتا سێگایش ئیستفادە بکەیت، یعنی بێجگە لە دەستگای ڕست ئەتوانین لە دەستگای سێگایش ئیستفادەکەیت. دەستگای سێگا جا ئەم دەستگانەکە من ئەرزتانەکەم، من ئەلعان ئەمە شێوازێکە کە من ئیستفادەی لێ یەکەم. ئەلعان بانگوێژێکی تر ئەتوانێت دەستگای سێگا بخوێنێ ولی لەمەی من نەچێ، یعنی قەرار نییە دەستگای سێگا هەر ئەوە بێ کە من ئەیڵێم. دەستگای سێگا ئەتوانێت بانگوێژێکی تر لە دەستگای سێگا ئەزان بدا زۆر دڵنەواز، زۆر لەزەت بەخش. یا دەستگای ڕست یا دەستگای حیجاز یا دەستگاکانی تر فەرق ناکە. دەستگاکان هەر ئوستادێک هەر بانگوێژێ
بە سەبکی خۆی مەشروط بەرەوەی کە واقعاً بەو تواناییە گەیشت بێ ئەتوانێت بە سەبکی خۆی لەو دەستگا بانگ بدا. الان من دەستگای سێگا هەر بە سورەتێکی فیل بدا هەمن ئارستانەکەم ئامادەگیەکی ئەز قبل زێهنیم نییە بۆ دەستگای سێگا، بەڵام هەروە چون شناختم لەگەڵ دەستگاکە هەیە ئەسە بۆتان ئەخوێنم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ئەمە دەستگای سێگا بوو. ئێمە ئەگە بڕۆینە بەرترۆ نوێژی مەغریب، نوێژی مەغریب خۆشترین لەحنێکە بۆ نوێژی مەغریب یەکدانە مؤەزن ئەتوانێت ئیجرایکە. ئەلبەتە ئەرزم کردن بە سورەتی عیلمی ئەم شتە ئیسپات بووە، بانگی دەستگای نەهاوەندە. بانگی دەستگای نەهاوەند ئابم شێوازەیە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ئەمە لێرە بانگی نەهاوەند بوو. ئەلبەتە ئەگەر ئیدامەی بدەم، بانگەکە ئیدامە بدەم، دیارە خۆشی لەحنی نەهاوەند لە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله یا حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح، ئەمانە لەوانە سایری جەذابیەت هەیە کە هەیە خۆی جوان جوان نیشان ئەدا. بەڵام ئێستا چون مەودای بەرنامەکە کەمە، من فقط الله ئەکبەرەکان ئەڵێم. ئاخرین دەستگایەکە ئێستا ئاخرین بانگێکە هەمانە بانگی دەستگای حیجاز، خۆشترین وەخت بۆ دەستگای حیجاز بانگی ئیشایە. هەرچەند بانگی دەستگای حیجاز لە مەغریبی شەهرە توانی ئیسفادە لێ بکەی، بەڵام خۆشترین وەخت بانگی ئیشایە و لە بانگی ئیشا ئەتوانی ئەم دەستگا ئیسفادە کێ ئەم بۆتان ئیجرا ئەەکەم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. لێرە ئەمە دەستگای حیجاز بوو. ئاهەنگەکەی ئەگە دقەتان کردووە غەمگین بوو و ئاهەنگێکی غەمگین بێ بۆ شەو زۆر خۆشترە. لە کولا ئەمە نەوعی ئەنواعی بانگەکان بوو. لێرە لە دوای ئەوەی کە من ئەرستانم کرد کە ئەنواعی بانگوتنمان هەیە لە بواری ئاهەنگۆ، نکتەیەک هەیە کە شێ من زۆر زۆر جێی خۆیەتی لەعان ئەرستان کە من واقعاً لە دەرەجەی ئەوەڵا تەشەکورەکەم لەو پیاوە پیرە بەڕێزانە کە 24 ساعاتە لە مزگەوتا حزوریان هەیە و بەهۆی وجودی مبارەکی ئەوان مزگەوتەکانی ئێمە لە بانگی سوبح و هەتاکو بانگی ئیشا هیچ وەختێ بێ بانگوێژ نییە لە سایی وجودی مبارەکی ئەوانەوە. من زۆر جێخۆیەتی تەشەکوریان لێ بکەم، بەڵام لە کناری ئەم تەشەکورەما من داخوازێکیشم لیان هەیە ئەگەر بکرێت، یعنی جوانانێک کە ڕوو لە مزگەوتەکەن ئەو جوانانە جێخۆیەتی تەشویقیان کەی، جێخۆیەتی کە تەشویقکردنی ئەم جوانانەی زۆریان دڵیان خۆشە یا حتا شاید دڵنیشیان زۆر خۆش نەبێ، بەڵام حەز بەوە ئەکەن کە بانگ بدەن، تەشویق بکرێن کە قەیناکە با ئەوانیش وەکو پیاوە پیرەکان ئیجازەیان پێ بدەن کە نەتەنیا ئیجازەیان پێ بن بەڵکو حتا دەستیان گرن بڵێن ئێوە بێن بانگ بن، چون سوبحا ڕۆژ داهاتووی ئەو مزگەوتە بەهۆی وجودی ئەو جوانانەوە پڕاوێتەوە مزگەوتەکە. ئەگە قرار بێ ئێمە ئیمڕۆ جوانەکان بتاسێنین و جوانەکان بتۆرێنین لە مزگەوت، واقعاً ئایندەی مزگەوتەکانمان ئەکەوێتە خەتەرەوە. ئێمە من ئەلعان داواکاریم لەو پیاوە پیرە بەڕێزانە ئەوەیە کە بە بزرگواری خۆیان و بە گەورەی خۆیان حتمما بەودای جوانەکانیشمان بن و لە جوانەکانمان داوا بکەن کە حتمما بانگ بدەن، چون بانگوتنی جوانەکان دەسەیە جوانی تریش هان ئەدا کە بێن بەرەو مزگەوت
وا فکرەکەنەوە کە مزگەوتەکان فقط جێی پیاوە بەڕێزە پیرەکانمان نییە بەڵکو جێگەی جوانەکانیشمان هەیە ئەلان سریە لە مزگەوتەکان وا بووە بەڕسم کە فقط پیاوە پیرەکان بانگەدەن ئینشاءڵڵا ئەم سنەتە کەمێ ئاڵوگۆڕ بکرێن زۆر خۆشە لە بانگی سوبحا دەنگێکی خۆش بە دەنگێکی خۆش بانگ ببیسین مطمئنن وەختی دەنگێکی خۆشی بانگ ئەبیسین دڵ و دەروونمان بۆەوەی کە هەڵسین لە خەو نوێژەکەمان خوێنین زۆر زۆر ئارامتر و زۆر زۆر خۆشترە بەڵام ئینشاءڵڵا ئەم شتە عەمەڵی ببێت و لە ئەکسەری مزگەوتەکانمانە بە تایبەت مزگەوتەکانی کوردەواری ئینشاءڵڵا ئەم شتە بەڕێوە بچێت تەوسیەیەکە هەمە بۆ تەواوی ئەو کەسانەی کە بانگەدەن قاری قورئانن یا تەرتیلخانی قورئانەکەن یا ئەسەن تەفسیری قورئان باسەکەن یا نەخێر داوەری قورئانەکەن یا هەان لە کاروباری قورئانیە بە هەر شێوازێ بە هەر لەونێ من واقعەن تەوسیە و پێشنیاری من بۆ ئەو بەڕێزانە ئەوەیە کە واقعەن هەر کارێ ئەیکەن لە مەسیری ڕزای خوا بێت یعنی وانەوێ خوا نەخواسە حبی دنیای تیا بێت چون ئەم شتە ئەگەر خوا نەخواسە بۆ حبی دنیا بێ و بۆ دنیا پەرستی بێ و خوا نەخواسە بۆ ڕیایی بێ واقعەن ئاخر عاقبەتی نییە و سەرنجامەکەی ئەو ئینسانە ئەدرێ بە عەرزا یعنی هەر ئەو قورئانە ئەو ئینسانە ئەدا بە عەرزا ئەگەر خوا نەخواسە کارەکانی بۆ ڕیا بێت